11 هەموو ساڵێک لە ساڕۆژی ژینگەی قەزای چەمچەماڵ ناسراوە، بەڵام بۆ ئەم ساڵ هیچ بۆنەیەکی ژینگەی لە قەزاکە ئەنجام نەدرا. هاوڵاتیان دڵخۆشن کە ڕۆژێک بۆ ژینگەی چەمچەماڵ دیاری کراوە، بەڵام نیگەرانن لەوەی نەتوانراوە بە ڕێژە و ئاستی پێویست شارەکەیان سەوز بکرێت و ڕێگری لە پیسبوونی ژینگەکەی بکرێت. لێپسراوی بەشی باخچەکانی شارەوانی چەمچەماڵیش باز لە پلان و ڕێگریەکانی بەردەم زیادبوونی سەوزایی چەمچەماڵ دەکات. وڵاتێکی شاری چەمچەماڵ کە ئەمڕۆ 15/11/2025 ڕۆژی ژینگەی چەمچەماڵە، پیرۆزبایی لە دانیشتوانی شاری چەمچەماڵ دەکەم. داواکاریمانەوەیە تەنها دیاریکردنی ڕۆژێک نەبێ، بەڵکو بەمانە گشتیەکەی گرنگی بدرێت بە پاراستنی ژینگە کە لە خۆی لە ئاو هاوا و خاک دەبینێتەوە. گیر و گرفتەکانی شاری چەمچەماڵ لە ڕووی ژینگەوە بەڕاستی یەکێک لەوانە نەبوونی سەوزایی، بەڵام ئەوە ئەکرێت حکوومەتی هەرێم بە پلانێک لەگەڵ ڕێکخراوە ژینگە دۆستەکاندا کار لەسەرەوە بکەن کەوە ڕووبەرێکی زۆر سەوزایی لە ناوچەکە بکەن. بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی چەمچەماڵ ساڵانە ڕێژەیەک لە دار و گوڵ و نەمام دەڕوێنین بەمبەستی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانەکەماندا. 36 باخچەمان هەیە، 36 باخچەی گەورە و بچووکمان هەیە کە هەمویان باخچەی جوان و دڵگیرن. ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانی چەمچەماڵدا بۆ ئەم ساڵ 112ە کە ڕێژەیەکی تا ڕادەیە گونجاوە، بەڵام هێشتا نەگەشتە ڕێژەی ستانداردی جیهانی. وا هەوڵە دێن و لە پلانمانەیە کە ئەم ڕێژەیە بەرز بکەینەوە بۆ ڕێژەی ستاندارد، ئەوش بە دروستکردنی پشتێنی سەوزایی و دروستکردنی باخچەی زیاتر و هەروەها ڕواندنی نەمام لەسەر شۆسە و بلوارەکان. گرفتەکان کە ڕێگرن لە بەرزبوونی ڕێژەی سەوزایی بە دەرەجەیە کەمی ئاوە لە سنووری شارەوانەکەماندا کە ئەمە ناهێڵێت ڕێژەی سەوزایی بە شێوەیەکی بەرچاو ساڵانە زیاد بکەینەوە. بوونی قەیرانی داراییش ڕێگر بووە لە بەرزبوونەوەی ڕێژەی سەوزایی و لە کڕینی نەمام و دار و هەروەها دروستکردنی باخچەی زیاتر لە سنوورەکەماندا. چالاکێکی ژینگەیش پێی وایە ڕێژەی سەوزایی لە سەرتاسەری کوردستان بە تایبەتیش لە چەمچەماڵ لە ئاست چاوەڕوانیدا نییە و ناگاتە ڕێژەی ستانداردی جیهانی. ئێمە سەرێکی ڕێژەی سەوزایی سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بکەین بەداخەوە لە ئاستی ئەو تومحاتانەیە نییە کە بەپێی ستانداردە جیهانیەکان دیاری کراوە و بەپێی ئەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستانە بوونیە. یەکێک لەو ناوچانە قەزای چەمچەماڵە کە بەشێکی هۆکارەکەی مرۆییە و بەشێکشی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە. لەبەرەوەی گۆڕانی کەشوهەوا لە سنووری قەزای چەمچەماڵە بەداخەوە ساڵ لە دوای ساڵ زەرمەند بووە بۆ بابەتە ژینگەیەکەی و بابەتێکی تریش کە تاوەکو ئێستا نەمانتوانیوە پەیوەندی بە هۆشیاری تاکەوەیە کە دەکرێت شانبەشانی لایەنی حکوومەت بۆن من هاوڵاتیانیش گرنگی بە ڕێژەی سەوزایی بداوە. دەکرێت ئێمە یەکێکی تر لەو گرفتانی لە چەمچەماڵە هەمانە لە ساڵی 2014 بەدواوە نەتوانراوە هیچ پارکێکی گەورە تایبەت لە ناو شارە دروست کرێت کە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان گرفتە سەر ڕایەوەی کە ساڵانە ئێمە وەکو ڕێکخراوەکان و لایەنی پەیوەندیداری وەکو شارەوانی هەڵمەتی نەمام چاندن ئەنجامەدرێ، بەڵام وەکو ئاماژەمان کرد بەهۆی گۆڕانی کەشوهەوا، بەهۆی گرفتی ئاودان، بەهۆی هەندێک هۆکاری تر ڕێژەکان وەکو پێویست نەتوانراوە بەرزکرێتەوە. بوونی ژمارەیەکی زۆر لە کارگە و تەواو نەکردنی کارگەی دووبارە بەکارهێنانەوە ریسایکلینی شارەکەش کە 8 ساڵ لەمەوە بەربەردی بناغی دانراوە هۆکارێکی دیکەی پیسبوونی ژینگەی ناوچەکەن. بەماش حکوومەتی ماوە بەسەرچوو لە دامینکردنی ژینگە و کەشوهەوایەکی پاک و تەندروست کەم تەرخەم بووە. ڕەوی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.